دانستید گل هجمارک زانکوین هرما کردستان و ولات ترکیه امضا بکرد و چندین پروژه هست از گلک که خوشم از پیروزبایی طایبتی هم که خود کن چون که هاری کاری آمد کرد و گلک دلیوه دامن حتی از افرو از تخارج به و از سپاسی هم استاد خوشی کن چون که ابونه هاری کار از افرو شاهده گل دست خوب بینه کنترل کرنا کاری دنا ریک خراوه داد پشکداری کرن دا مزراندن و هل بجاردنا جدرن مروفی بو ریک خراوه ورگردنا شیانین کارکرنیت بواری بازار گریه داد بله افروکه پیمانگاه تکنیکی دو که تایبت گرا دوی یا در چون قطبیت خود گرینید و افروکه 518 قطبین هر دو بشین کارگیری کار و تکنولوژی جازانانه آرتیده درچین به هل کفتی و پیمانگاه تکنیکی دو که تایبت پیروزباین همین قطبیان کن پیروزبای کس و کاروال کن ویدیو ما هم شابین اون قطبیان سر باز آزان سوزانی نی پرور بدی کن صدای بشن اوج خدمت اگل ولات خوب بکن ئێمە لە دۆڵی خۆشناوەتی لە ناحیە هیران ساڵانە پاییزان مانجیدا دێن بە هەرەوەزی خزم و دۆست و ناسیاوی خۆمان دێن هەنارەکان لێ دەکەینەوە ئەوەی قەڵشتی بوو جوایز دەکەینەوە ئەوەی ساغ بوو ئەویش هەر بە جیاواز ئەوەی دی قەڵشتەکەی دەکەین بە سرکە هەنارەکان هەمووی ڕین ئەیهێنینەوە ئەیکەین بە کۆمەڵ هەناری جوان و باش ئەوە جیا ئەەکەیتەوە جا هەیە هەناری زۆر هەیە زیاتر ئەیفرۆشێ هەنارەکان بە هەنار ئەو هەنارانێک کە ئەمێنێنەوە هەنارەکان جوانویان کراوەتەوە یعنی قەرشتی پێ ئەڵێن ئێمە ئەوانە ئەیکەین بە سرکە ئەو هەنارانە دینین هەمووی داوەشینین ئاوە وەکو ئێستا لە بەردەستی من دەنکەکەی هەمووی جیاکەینەوە جاری 15 سندوق بەیەکەوە هەموو یەکەینە بە دەنکە هەنار دەنکە هەنارەکان دوای ئەیشۆینەوە وشمان ساڵ بە ساڵ بەرەوکە زیێڕەوە لە 16 ئۆکتۆبەرەوە کە گۆڕا باری بازار و کارمان و یعنی بڵێن ئاسوودەیی خۆمان گۆڕا بەرەو کارێکی ینی بەرەو شتێکی بەرەو خراپە ڕۆی ساڵانی کە بازاریان ئەم وەختێ لە بازارەکەی یعنی بڵێن بازارێکی چاک بوو ئێستاکە وای بینی بە چاوی خۆت زۆر کەمە یعنی بڵێن لە 100 فەرقی کردووە ئێستاکە فەرشی تورکی هەیە لە بازارە فەرشی ئێرانی هەیە لە بازارە ئێرانیەکان یعنی ڕاستە بە بۆنەی وەزعیان ئێرانەوە هەرزان بووە بەڵام کە داخلیەکەی کە هێنی هەتا شوێنی خۆی گرا دەبێتەوە جاران ئاهاتین کومباری ئێرانیمانە کڕی لێرە کومباری ئێرانی شتی چاشیان هەبوو بەڵام ئێستا بەهۆی ئەو اقتصادە و حەساری کراوەتە سەر وڵاتی ئێران شتەکانیان ڕەواجی نییە لە بازاڕە بۆیە ناتوانن شتێکی وا دروستکەن کە خەڵکی بتوانێت ئیسفادی لێ بکە و خەڵکی بیکڕێ ئێستا زۆربەی شتەکان نەکو کومبار و فەرش زۆربەی شتەکانی بازار هەمووی بۆتە تورکی و ئەشیای تورکی لە بازارە ڕەواجێکی زۆری هەیە